لای بەڕێستان ئاشکرایە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە چەند ساڵی ڕابردوودا بە بەردەوامی ڕێنماییەکانی بە سەبارەت بە خۆپارێزی هاوڵاتی لە سەرجەم ڕووداوەکان بە تایبەتی ڕووداوی بوومەلەرزە لە سەرجەم فەرمانگە حکومیەکان و سەرجەم شوێنە گشتیەکان و سەرجەم قۆناغەکانی خوێندەدا بە بەردەوامی لەلایەن ئەو خولانەی کە وتراوەتەوە لە بەڕێوەبەران بڵاو کراوەتەوە. بەداخەوە بۆ ئەم ڕووداوە نەخوازراوانی کە وڵاتانی دراوسێمانی گرتوتەوە کە ئینشەڵڵا قەت وڵاتی خۆمان ناگرێتەوە بەڕێوەبەراتیمان بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی وەک هەستکردنێک بە بەرپرسیارەتی هەستا بە هاوکاری ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO ئەم بڵاوکراوانە ڕێنماییەکان وەکو بڵاوکراوی لێ کراوە ئامادە کراوە کە خۆشبەختانە بە سەرجەم هاوڵاتیاندا دابەش دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتی لە کاتی ڕووداوی بوومەلەرزەدا ڕێنماییەکان هەتا بتوانێت بۆ خۆپارێزی خۆی جێبەجێ بکات بۆ خۆپاراستنی لە هەر ڕووداوێکی نەخوازراوە. ڕێنماییەکان ئێمە بڵاوەکەینەوە چەند شوێنێک سەلامەتە هەتا بتوانرێت بەهێمنی لەو شوێنی کە تیاتی بێتە دەرەوە بێتە شوێنێکی چۆڵ ئەگەر نەیتوانی بچێتە شێر مێزێک یاخود پاڵ شتێکی جێگری و سابت بۆی پارێزرا بێت تاکو دوای ڕووداوی بوومەلەرزەکە.